دایک تەنها ئەو کەسە نییە کە منداڵ دەهێنێتە دنیاوە، بەڵکو ئەتوانین بڵین بناغەیە کە بۆ ڕاگررتنی کۆمەلگا بەگشتی ڕۆڵێکی کاریگەری هەیە لە پەروەردەکردنی نەوەکانی داهاتوودا. ئەم دایکە بە ئەوەی کە ئەگەر خۆی بەهێز بێ ئەوە کاریگەری لەسەر هەموو ئەندامەکانی تری خێزانەکەی لەسەر کەسانی تر دروست دەکە و ڕۆڵ و پێگی دایک زۆر گرنگە هەم لایەنی پیرۆزی ئیسلامە هەم لە ڕۆسایکۆلۆژی و کۆمەڵاتێکەوە بۆی کە ئەم دایکە دەتوانێت کۆمەڵک بنچین و بەها لەناو نەوەکاندا دروست بکەوە کاریگەری گوێ بهێڵێت. ئێمەش بۆ باسکردنی ڕۆڵی دایک و گرنگەکەی و بزانین کاریگەریەکەی چیە بەسەر خێزانەوە بەسەر ئەوەی کە ئەم دایکە دەکرێت چی بکات و ئەو بربەست و ئەو ئاسنگانی کە دێتە بەردەم دایکان دەکرێت چۆن ڕوبەڕووی بێتەوە ئەگەر کێشەیەکی بۆ دروست بوو ئەمە چۆن چارەسەری بکە. زۆرێک لە دایکان بەدەست جۆرێک لە فشارەوە دەناڵێن لەمڕۆدا و ئەرکێکی قورسیان لەسوەیە هەم کاروباری ناوماڵە زۆر جاگە چنە دەرەوە منداڵ بەخێو دەکەن. ئەمانەوەی کردووە کە دایکان بە جۆرێک لە جۆرەکان تووشی هەندێک لە فشار ببنەوە ئەمەش کاریگەری کاتە سەر ئەو پێگە گرنگی کە هەیەە ئەو لەگەڵی شاب بزانین چۆن مامەڵ لەگەڵ دایکتا بکەین بۆی کە ئێمە هاوکاری دایکان بین و ڕێزیان لێ بگرین بتوانین وەکو پێویست لەگەڵیان بین. ئەم بابەتە باس دەکەین بە میوانجارەی بەڕێز ڕووناک مارۆف ڕاهێنەر و ڕێنمایی کاری خێزانی کە لەم چاوەڕ لەگەڵمانە. خاڵ ڕووناک بەخێر بێ. سپاس بۆ زۆر سپاس بۆ جەنابیشتان، سپاس بۆ بانگ هێشتەکەتان. مۆستەگیان بۆ دەست پێ بکەین ئەرک و ڕۆڵی دایک چییە و گرنگەکەی لە چیدا؟ بەڵێ بسم الله الرحمن الرحیم. ئەلبەتە تەورەیەکی جوانتان هەڵبژارێتەوە. من سپاستانەکەم بۆ گرنگیدان بەم تەوەرە جوانە. گرنگی پێگەی دایک خۆتان نەزانن لە هەموو پێگەکانە، پێگە ئاینیەکان و کۆمەڵایەتیەکان لە هەموو دینە جیاوازەکان پێگەی تایبەتی خۆی هەیە بۆ گرنگی تایبەتی خۆی پێدراوە. ئێمە ئەگەر سیرکەین لە ئاینی ئیسلامە لە قورئانی پیرۆزە زۆر جار و بیلوالیدەینی ئیحسانە هاتووە و باسی ناڕەحەتیەکانی دایک کراوە کە چۆن هەر لە شیردانی مناڵەکەیەوە هەر لە هەڵگرتنی کۆرپەکەی 9 مانگ لە ناوسکی و لە ئاینی مەسیحیە باسی مەریەم کراوە، مەریەمی عەزا سەلامی خوای لێبێت کە بە ڕەمزی پاکێتی و کە بە ڕەمزی قوربانی و ئەوە ناسراوە. لە ئاینی جووە لە هەموو ئاینەکانە، هەتا لە ئاینی هیندۆسەکانە دایک بەوە ناسراوە کە ڕێزی لێ بگیرێت وەکو خواکان، یعنی هەتا ئەوان حسابی ئەوەیان بۆ کردووە. لە هەندێک ئاینی ترە ئەڵێ، لە ئاینی جووە ئەڵێ ڕێزگرتن ڕێز لە دایکتان بگرن هەتا تەمەنیان درێژ بێت. یعنی بە کورتی لە هەموو ئاینەکانە پێگەی دایک بەرز نرخێنراوە، پێگەیەکی گەورەیە. ئەگە بڵین بۆ چونکە دایک ڕاستی ڕەمزی ژیانە. دایک یعنی ژیانەوە، یعنی دووبارە و نوێبوونەوە، یعنی زۆر شت، یعنی هەموو ژیان، یعنی قوربانیدان، یعنی خۆشەویستی. یعنی ئەو پێگەیە کە دایک هەیەی لە ناو مرۆڤەکانە، لە ناو هەموو کۆمەڵگە جیاوازەکانی جیهانە پێگەیەکی بەرچاوە، پێگەیەکی دیارە. بۆیە ئەوەندە ئاینەکان، بۆیە ئەوەندە هەموو کۆمەڵگە جیاوازەکان جەختیان لەسەر کردوێتەوە تا ئەم پێگەیە پارێزراو بێت، تا ئەم پێگەیە بتوانێت ڕۆڵی خۆی ببینێت، ڕۆڵێکی ئیجابیانە ببینێت. ئەلبەتە دایک یەکەم مامۆستایە، هەروکە باس کراوە. زۆر بەمان بیستومانە کە ئەڵێ یەکەم قوتابخانە باوەشی دایکە، کۆشی دایکە. بۆ چونکە ئێستا هەمومان نەزانین یەکەم شت کە مناڵ فێرە بێ زمانەکەیەتی. دایکی چه زمانێک بێ فێری ئەوە بێت، کەواتە ئەمە یەکەم هەنگاوی پەروەردە و خوێندنە کە فێری زمانەکەی دایکی ئەبێت. یا هەندێک بۆ نیشتمان ناونراوە دایک بە دایک ناو ئەبرێت، چونکە باز لە چی ئەکا؟ باز لەو خۆشەویستی و پەناگەی و ئارامی ئەکات کە دایک هەیەی، کە مناڵ لە پاڵ دایکی ئارامە. یعنی کام کەسەمان ئێستش کە گەورەین نەک مناڵ، ئەگەر ناڕەحەتیەکمان هەبێ، ئەگەر بێتاقەتیەکمان هەبێ، بەبینینی دایک، بە دانیشتن لە لای دایک هەستەکەیت ئارامی دەرونی بۆیت. ئەمە هەستکردنە بەو ئارامی ڕۆحیە، بەو پەناگەیە
کە لە هیچ کەسێک ئەم پەناگەیە دەست ناکەوێ جگە لە خوای گەورە. بێگومان پاراستن و هێشتنەوەی گەورەی ئەم پێگە جوان و گەورەی دایک لە نێو خێزاندا بە چ میکانیزمەیە کرێت ڕاستەقینەی پاراستی ئەم پێگەی لەکوێدا پێویست ڕەنگ باتەوە؟ بەڵێ بۆ پاراستنی پێگەی دایک من یەکەم شت ئەگێڕمە بۆ دایکەکان خۆیان یعنی ئەڵێ هەر کەس حسابی بۆ خۆی کرد دەوروبەریش حسابی بۆ وەکات. دایکەکان من لێرەوە پیانەڵم خۆتان دایکایەتی خۆتان بسەلمێنن، خۆتان پێگەکەی خۆتان گەورە بهێڵنەوە بچووکی مەکەنەوە. ئەگەر کەسێک شتێکی نەشیاو بکات دوو لە ڕووی جەنابتان، ئەگەر مامۆستا بێڵن خۆتۆ مامۆستایت، ئەگەر باوەک بێڵێ خۆتۆ باوکی، گەر دایک بێڵێ خۆتۆ دایک. کەواتە ئەم پێگە گەورانە ڕەمزن بۆ ئەوەی کە خەڵکێکی تر بە شوێنیانە ئەڕوات. دایک پێگەکەی خۆی بەوە ئەبێ میکانیزمی ئەوە بەکاربێنێ کە بزانێ ڕۆڵی چییە. یعنی هەر دایکێکە و چێشت و نان دروست کات و جل و بەرگی مناڵەکانی و ماڵەکە خاوێن کاتەوە، بەس ئەمەی ڕۆڵەکەی. ئەگەر ئەمە بێ ئەمە بە زۆر کەسەکرێت. ئەم ڕۆڵی ئیش و کاری ڕۆتینی ڕۆژانە بە زۆر کەسەکرێت. کەواتە تەنها ئەم ڕۆتیناتە نییە. دایک ڕۆڵێکی معنەوی هەیە. دایک مامۆستایە، دایک پەروەردەکارە، دایک پەناگەیە، دایک هەست و سۆزە. مانەوەی ئەم پێگە گەورەیە بەوەیە کە بزانێ پێگەکەی چییە و لەکوایە و ئەرک و مافەکانی خۆی بزانێت. خۆشبەختانە ئەمڕۆ هەموو دایکێک ئەتوانێت خۆی ڕۆشنبیر بکە، بزانێ پێگەکەی چییە، ڕۆڵی چییە، خۆی شارەزاکات. یعنی هەر سێرچێر بکە هەموو شتێک ئێتە بەردەستی. ڕۆڵی دایک چییە؟ مناڵەکەم ئاوایە چۆن تەعاملی لەگەڵا بکەم. لەبەرەوە من یەکەم کەس ئەیگێڕمەوە بۆ دایک خۆی، دووهەم کەس بۆ باوک. باوک ئەتوانێ ڕۆڵێکی وا بۆ دایک لە ماڵەکەیە دروست بکات کە هەموو خێزانەکە ڕێزی بگرن، هەموو خێزانەکە حسابی بۆ بکەن. بۆیە من لێرەوە بە دایکان بە باوکان ئەڵێم ئاگاتان لە خێزانەکانتان بێت، ڕێزیان بگرن، مامەڵی جوانیان لەگەڵا بکەن. مناڵەکان لە پشتی پەردەوە سەیرمانەکەن بزان ئێمە چۆن قسە ئەەکەین لەگەڵ یەکە. خواخۆیانە لە کامێرەیەکە و لە شوێنێکەوە بمان بینن تا بزانێ باوک و دایک چۆن تەعامل لەگەڵ یەکە ئەکەن. بۆیە ڕاستەوخۆ کاریگەری هەیە لەسەر مناڵەکان و لەسەر دڵخۆشبوونیان، لەسەر پەروەردەبوونیان. بۆیە ئەگەر باوک ڕێزی دایکەکەی گرت، پێگەی بۆ دانا، مناڵەکانیش هەمان شتیانە بێت. مامۆستا ڕووناک هەمیشە لە ڕۆڵی دایکایەتیا باس لە هاوسەنگی ئەکرێ. دایکێک چۆن بتوانێت ئەو هاوسەنگی ڕابگرێ بۆی کە ئەرکێکی پیرۆزی لەسرە کە پەروەردەی منداڵەکانێتی پاشان هەندێک دایکمان هەیە ئەو ئەرکی ماڵەکەی لەسرە ئەچێتە دەرەوە لەگەڵیان. و پەروەردەی نوێژ بەڕاستی پەروەردەیەکی سەختە، وەکو پێشووتر نەماوە. ئێستا بوونی منداڵێک بەخۆی لە خۆیدا جهد و مادووبوونێکی زۆریە بۆ دایکەکە. لەم نێوەندەدا ئەم فشارانێک لەسەر دایکە چۆن بتوانێت هاوسەنگەیەکی تێدا ڕابگرێ بۆی کە کاریگەری لەسەر ئەم دایکە دروست بکە و پاشان لەسەر ڕۆڵەکانی بۆ پەروەردەکردنیان. خۆش ئەلبەتە هاوسەنگی هەوێنێکە بۆ سەرکەوتنی هەموو کەسێک، هەموو ئیشێک. ینی خی گەورە کە بوونەوەری خەڵق کردووە لەسەر هاوسەنگیەک ڕایگرتووە. توانین بڵێن هەموو کارەکانی ئێمە، هەموو شوێنەکانمان، هەموو ئیشەکانمان، هەموو پێگەکانمان هاوسەنگی باشتر ئەیهێڵێتەوە، بە جوانی ئەیهێڵێتەوە. خێزانیش کە دامەزراوەیەکی گرنگە، دامەزراوەیەکی پیرۆزە، مقەدەسە، ئەگەر دایک یا باوک هاوسەنگی ڕانەگرت ئەلبەتە کێشە دروستە بێت. یعنی هەر کاتێ مشکیلە هەبوو لە هەر شوێنێک بگەڕێنەوە سەبەب و هۆکاری یەکەم لادانە لە هاوسەنگی، یعنی کەوتی بەلایەکە. بۆیە خی گەورە یعنی زۆر باسی ئەم هاوسەنگیەمان بۆ ئەکا لە قورئانە. ئێمە وەکو خێزان تا چەند گرنگە هاوسەنگی ڕابگرین.
ئەڵێ پندێکی کوردی هەیە ئەڵێ نەشیش بسووتێ و نەکەباب. ئێمە زۆر جار دایکەکان یا باوکەکان یا مناڵەکان یا کەسێک لە ئێمە ئەبێتە قوربانی. بۆچی بێتە قوربانی؟ لەبەرەوە کەوتۆ بەلایەکە. زۆر دایک هەیە کەوتۆ بەلایەکە ئەرکی ماڵە خەزورانی لەسرە بۆ نمونە، هەیە ئەرکی خزم و کەس و کاری تری لەسرە، هەیە بۆ تەمامە خەمە یەکەم کەس بۆیە ڕۆڵەکەی خۆی لەبیر ئەچێتەوە، خۆی بۆتە قوربانی ئەو خێزانە. لێرا من ئەڵێم دایکەکان بۆ ئەوەی نەبنە قوربانی پێویستە هاوسەنگی ڕابگرن. یەکەم شت ئەو خێزانە، خێزانی باوکی مناڵەکانێتی، کەواتە ئەبێ ئاگای لە هاوسارەکەی بێت. دوای ئەوە بۆ پەروەردەی مناڵەکان کە پرسیارەکە سەبارەت بەوە بوو، هاوسەنگی چۆن ڕابگرێت لە پەروەردەی مناڵەکانیە؟ ئەلبەتە ئەمەش هاوکێشەیەکی ئاسان نییە. ئەرکی دایک چەند پیرۆزە، ئەوەندەش قورسایی خۆی هەیە و ئەوەنەش بەرپرسیارەتی هەیە. هەتا لە پەروەردەی مناڵەکانە دایک ئەبێ هاوسەنگیەک ڕابگرێت کە نەکەوێت بەلای هیچیانە. کوڕ کچ گەورە بچووک هەر کامێک هەر سیفەتێکیان هەبێت، بەدڵی بێ بەدڵی نەبێ، وەکو یەک حسابیان بۆ بکات. هەتا لە ڕۆمادیەکانەوە زۆر پێویستە عەدالەت بین لە ڕۆمەعنەویەکە، چۆن حساب بۆ ئەوەکەی حساب بۆ ئەوی ترکەیت. کەواتە ئەگەر هەر لە پەروەردەی مناڵە باس بکەین، هاوسەنگیەکی زۆر زۆرمان پێویستە هەتا لە بینی مناڵەکانە و لە بینی مناڵەکان و باوکی مناڵەکانە. مامۆستا ئەمە زۆر گرنگە. چۆن ئەم پەیوەندی ڕێک بخادایک چ ڕۆڵەگە بینێ لە تۆکمەی و پێدانی خۆشەویستی نێوان ئەندامانی خێزان؟ زۆرمان بینیوە بە پەرتەوازەیەک ڕوویاوە لە نێو خێزاندا، یان محیبەت نییە لە نێو ئەندامانی خێزاندا، هەر کە گەورەش بوون هەر ئەمە بەدی ئەکرێت. دایک ڕۆڵە بینێ لەوەی کە پەیوەندیەکی تۆکمە و خێزانێکی پرخۆشەویستی بوونی هەبێ؟ بەڵێ ئەکی دایک ئەندازیارە. ئێمە ئەم پرۆژەمان هەیە، ئەم پرۆسە گەورەمان هەیە، دایک ئەندازیارە. یعنی دایکێکی میهرەبان یەکسانە بە خێزانێکی میهرەبان، دایکێکی تووڕە یەکسانە بە خێزانێکی تووڕە. ئیتر وەلحاڵ هەر شتێک بێ. بۆیە ئێستا لە پەروەردە باز لەوە ئەکرێ، ئەڵێ لە باتی ئەوەی کە مناڵەکە چاکەی خۆت چاکە. دایک و باوک وەکو چیوان، وەکو بڵێن قودسێت و گەورەی یەکوان، مناڵیش بمانەوە نەمانەوە حساب بۆ ئەم گەورەیەکە بۆ ئەم پێگەیە ئەکات. جاری وایە لە یاری مناڵەکانە ئەگەر سەرنجیان بن لە سای دایک و باوکەکەنەوە، هەر لە مناڵیەوە کە مناڵن کچەکان زۆرجار لە سای دایکەکەنەوە، کوڕەکان لە سای باوکەکەنەوە. چی ئەکەن لە یاریەکانانە ئەوە ئەکەن. کەواتە لێرە ڕاستەوخۆ دایک و باوک بوون بە قودوە. ئیتر ئەبێ قودوەیەکی چۆن بێت، یعنی چۆن بێ وا دەرەچێت. لە ماڵێکە دایک و باوک چی بکرد، مناڵەکانیش هەروە ئەکەن. زۆر جار ئێمە ئێستش شانازی ئەەکەین بە سیفەتێکی دایکمان یا باوکمان لە هەر ئەمرێکا بین، ڕێندایکم ئاوایە کرد، گرنگی ئاوە بادا. کەواتە ئەو شتێک کە دایک لای گرنگە ئیحتیمامی پێ ئەدا، مناڵەکانیش ڕاستەوخۆ لەلایەن لە زیهنیانە گەورە و گرنگە بێ و ئیحتیمامی پێ ئەدەن. ئەگەر هەر لەبەر خۆشەویستی دایکیشیان بێت. یعنی زۆر جار لەوانەیە بن، زۆر جار کە سمینار و مەحازەرات ئەڵێمەوە، ئەڵێم ئاگاتان لە خۆتان بێ، شتە ناباشەکانیش مناڵەکان ئەوە باوک و دایکی لا گەورەی بە باشی ئەزانێت. چکاڵە باوکم کردی، دایکم کردی. لەبەرەوە دایک و باوک بە تایبەتی دایک لەم پرۆسەیە ئەندازیارە. ئەتوانێت خەریتەکان بگۆڕێت، ئەتوانێت خەریتەکان ئەبدەیت بکاتەوە، ئەتوانێت پلانی ئەیبی هەتا زیەتی هەبێت، ئەمنا ئەو ئەونا ئەو ئەونا ئەو. بۆیە دایک هەم لە ڕووی پەروەردەوە، هەم لە ڕووی هاوسەنگیەوە، هەم لە ڕووی یعنی دابەشکردنی سۆز و خۆشەویستی و بەڕێکردنی حیاتێکی ڕۆتینەوە بەڕاستی ڕۆڵێکی گەورەی هەیە. مامۆستا مرۆڤ بەگشتی ئاەتەیە لەگەڵ ئەو گیرگرفتانی کە یەتە پێشەوەی جا گەر باس لە دایک بکەین، دایک چۆن ڕوبەڕووی بربەستانە بێتەوە کە دێتە پێشی و چ کاریگەریەکیشی هەیە لەسەر ئەو کێشە و گیرگرفتانی کە ڕوو ئەدا بەگشتی لە خێزاندا بێ، لە ناو پەروەردەی منداڵەکانی دابێت، چۆن بتوانێت ڕوبەڕووی بێت؟ زۆر جار ئەو گرفتانە یاخود ئەو لەمپەرانی دێنە پێشەوە لانی ئابووری بێ یاخود هاوسەرەکی باش نەبێ لەگەڵیان، ئەبێ ئیستیجابەیەکی باشی هەبێ بۆ هەموو گرفتانیەتە پێشەوە بووی. بەڵێ خۆی لە ئەسڵا دایک پێویستی بە ئارامی هەیە،
بۆ هەر کەسێک زەختێکی لەسەر بێ یا بەرپرسیارەتیکی گەورەی لەسەرشان بێ یا کاریگەریەکی ڕاستەوخۆی هەبێ پێویستی بە ئارامیە بۆ چکە ئەم شتانە ئاسان نینەکو وتمان ئەم هەموو ڕۆڵە بە جارێک جاری وایە لە یەک کاتادایک لە چوار لاوە ڕۆڵی هەیە یعنی بەرپرسیارەتی وەڵامدانەوەی ئەبێ بۆی ئەمە پێویستی بەچی هەیە بە ئارامووی و بە خۆگری هەیە بۆ کاتی ڕوودانی کێشەیەک ئەلبەتە کێشە ئەبێت ئێمە مرۆڤین خوا بە مرۆڤ دروستی کردوین و هەر کەسێکیش کێشەی نەبێت لە ناو مرۆڤەکانە ئەوە لە ژێر خاکەوەیە بەتایبەتی کەسانێک کە چالاکن کەسانێک کە ئەیانەوێت ئیش بکەن گرفتی ژێتە ڕێگایان یاین تۆ ئەگەر لە شوێنەکان نەجوڵێ و دانیشە خۆ سزین کە بزانە هیچ کێشە دەبێت بەس کە هاتیتە ناو کۆمەڵگە و کە خێزان و دروست کرد و کە هەڵسو کەوتت کرد لەگەڵ کەسی ترا کێشە دروستە بێت بەڵام گرنگ ئەوەیە کێشەکان لێرە چۆن ئێمە بتوانین کێشەکان چارەسەر بکەین مەسەلەیەکە یاڵێ چاکی مەکە با خراپ نەبێت زۆر جار کەسێک بە ناوی چاکسازیەوە کێشەکان گەورەتر دەکات بۆ نمونە عنی هەر نمونەیەکی بچووک ئەگەر تۆ لە دایکێک لە ناو مناڵەکانی خۆیە ئەی بۆ ئاری مناڵێکی لای مناڵەکانی تری باسکە ئەمە کێشە دروستەکات ئەمە هۆکارێکی کێشەیە یا ئەگەر مناڵێکی قسەیەکی لە لا باس کردوتی ئەمە بالای خۆت بێ حەزەکەم هەر خۆم و خۆ بزانین ئەگەر ئەو ئەمنیهێنیە بپارێزێ ئەمە هاوسەنگیە ئەمە چارەسەرکردنە یعنی زۆر شت هەیە وردەکاریە لە خێزانە کە دایک ئەتوانێ ڕۆڵی ئیجابی خۆی ببینێ ڕۆڵی پەروەردەیی خۆی ببینێ لەوەی کە کەسێکە ئەتوانێ ئەندازیارێکی سەرکەوتوو بێت ئەبێ دانایی بەکاربێنێ لە چارەسەرکردنی و کێشانە چکە هەر چارەسەرکردنی کێشە وەکوتت ڕەنگە ئەگەر بە باشی بیرێنەکرێتەوە خراپتر ببێت ئەکید زانین بەچ قارێکە ئابێ باشترین چارەسەر ئەوەیە ئێمە گوێ لە مناڵەکانمان بگرین بەداخەوە دایکی ئێستا زۆر تااقەتی گوێگرتنی مناڵی نییە هەر کاتێک گوێی لێ ئەگرێت کە ئەڵێ برسی بەنانەکەی باتێ بەس لە پێش برسێتی و پێش تێرکردنی جەستەی پاکوخاوێنی و ئامادەکردنی بیئەکە بۆی ئەم دەرونی ئەوێت دەرونی ئەوێت کە دایکێک بێ گوێی لێ بگرێ من چەند ساڵ لە قوتابخانە دەرسەڵێمەوە لە ئامادەی کچانێکی زۆر هەن مامۆسایان کە لەگەڵ دایکیانە بینیان نییە کە لەگەڵ دایکیانە عاجزن یعنی کە شتێک ئەبوو ئەی توخوا دایکم بانگ مەکەن باوکم بانکەن ئەمە خەلەلێکە لە بینی دایک و مناڵە لە بینی دایک و کچە یعنی ڕادەیەک پەیوەندی دایک و کچ نەبێ کە بڵێ دایکم بانەیەت بۆ قوتابخانەکەم ئەکسەکەشی هەیە بەڵام ئەمە نابێ هەبێت دایک ئەبێ هاوڕێ بێ لەگەڵ مناڵەکەی بە تایبەتی کچەکان دایکێک سەرکەوتۆ لە پەروەردەیە کە مناڵەکانی هەموو شتێکی خۆی بۆ باسکات یعنی ئەگە کێشەیەک هەبێت لە ناو مناڵەکانە لە قوتابخانە لە تەلەبەیەکە لە قوتابیەکە کێشەیەک هەبێ ئەبێ ئاسایی بێ لەلای ئەگەر بڵێ دایکت بانگەکەم کێشەکەی بۆ باسەکەم بڵێ زۆر باشە پێم خۆشە ئەمە دایکێکی سەرکەوتووە بەس ئەگە مناڵەکانمان وتیان بە دایکم نەزانێ ئەمە لێرا خەلەلێکیان هەبوو ئەمە خەلەلێکەیە بربەستێکەیە لە بینی ئەو دایکە و مناڵەکەیە کاواتە دایک لە پێش هەموو شتێکەوە ئەبێ ئەو بەستەڵەکە بشکێنە لە بینی خۆی مناڵەکەیە پێش ئەوەی بڵێ سایەکە بکە بچێ بڵێ چۆنی جەوت چۆنە چی پێویستە قسەیەکت هەیە بۆم بکەیت ئێمە زۆر دایکان بۆیە مناڵەکانمان تۆراون لێمان بەس ئەمریان پێەکەین بیکە مەیکە ئەو دوو تەلەبیەمان هەیە ئێ مناڵیش لەم دووشتە زۆر بێزارە ئەسڵەن ئەمە لە فەرهەنگی پەروەردە باش نییە شتێکی زەمکراوە کە ئەمر و نەهی زۆر نەکەی بەڵکو ئەگەر ویستی و شتێکی پێ بکەی پرۆژەکە بخەرە بەردەستی خۆی باخۆشی قەرار با لەگەڵتە بڵێ ئەتوانین بەیەکەوە ئەمە بکەین مامسا لایانی ڕۆڵی دایکایەتە باس لە لایەنە ئاینی کاکرێ لایانی ئاینی کاتێک دایکێک وەکو لایەنە هۆشارەکەی هۆشارە بە ئەرکومافەکانی لە ڕوانگەی ئاینی پیرۆزی ئیسلامەوە ئەمە کاریگەری بێت لەسەر لایانی دەرونی خۆی و لەسەر پەروەردەی بۆ ئەو نەوە خێزانەی کە تیاژی
بەس ینی دایکەکە ئەگەر شارەزا بێ لە دینەکەی خۆی لەو ئەرکومافانی کە خۆی گەورە بۆی دیاری کردو کاریگەری بێ بەسەر خۆی و بەسەر پەروەردەکەیەوە ئەکید دایک چەند هۆشیار بێ ئەوە کاریگەری هەیە لەسەر سەرکەوتنی پرۆسی پەروەردە وتمان دایک مامۆستایە دایکە بەڕێوەبەرە ئەندازیارە هەموو شتەکانە چەند شارەزا بێت ئەوەنە سەرکەوتو ئەبێ بە تایبەتی ئەوانەی کە لە دینی ئیسلام شارەزان زۆر جوانتر و باشتر پرۆسەی پەروەردە پیادە ئەکەن وەکو پاداشتێکی شتێریەکەن کاتی ئەم منداڵە پەروەرداکەن چونکە جوانترین بەرهەم بۆ دایک و باوک مناڵەکانە هەر هەموو بەرهەمێکی دایک و باوکان مناڵە کەواتە مناڵ بەرهەمێکی بە نرخە لە بەردەستی دایک و باوکە دایکان ئەتوانن ئەم هەلە بقۆزنەوە ئەم بەرهەمە بە جوانی پێشکەشی کۆمەڵگە بکەن و ئەکید ئەو پرسیارە جوانە ئەوانەی کە شارەزایی دینی ئیسلامیان هەیە زۆر جوانتر پەروەردەکە ئەکەن و ئێستا توێژینەوەش کراوە ئەڵێ ئەوانەی کە شوێنکەوتەی دینی ئیسلامن کەمترین کێشەیان هەیە بۆ کۆمەڵگە کەمترین کێشەیانە ئەلبەتە شوێنکەوتەیەکی ڕاستەقینەی هاوسەنگی لێرە گرنگە چونکە لەوانەیە خۆمان بزانین ئەگەر ئێمە دینداریش بین بەس هاوسەنگ نەبین بکەوین بەلایەکە لاکەی ترمان خراپ ئەبێت ئەمەیان نا پەروەردەیەکی هاوسەنگی دینی ئیسلام بە جوانی بۆ شێوەیە کە قورئان داوامان لێەکە بۆ شێوەیە کە حەقی هیچ لایەک نەفەوتێت ئەوتە هەر لە حەقی ژن و مێردایەتی لە حەقی خێزان و مناڵ و خزمایەتی الأقربون أولى بالمعروف ئەها فێری چیمان ئەکات فێری ئەوەمانەکە کە لەگەڵ نزیکەکانمان ناباش بین هەتا دوورەکانمان هاوسەرەکانمان ئاینەنشت مناڵەکانمان ئاینەنشت کەواتە بەڵێ تێگەیشتن لە ئیسلام بە جوانی بە شێوەی خۆی کاریگەری ڕاستەوخۆی هەیە لەسەر جوانی پەروەردەکە ئەوە بکەینە دوا پرسیار ماوەستا زۆر جار دایکان بەهۆی گرنگیدانیان بە دەوروبەرەکەیان جۆرە جۆرەکان خۆیان فەرامۆشەکەن ماندووبوونیان لایەنی تەندروستی خۆیان لایەنی دەرونی خۆیان تەنانەت کە خانمان پێویستیان لەوانەیە بە ڕوخساری جوان و درەوشاوە بێ ئەمەژەر وەلا ئەنێ گرنگی پێنادا تا چەند گرنگی بەم شتانش بدات لە ڕووی تەندروستیە و لە ڕووی ئەوەی کە تەندروستێکی باشە بۆی بتوانێت بە دڵ و دەروونێکی ئارام بە تەندروستێکی باشەوە دووبارە خزمەت بە ئەندامەکانی خێزانەکەی بکاتەوە دەستخۆش بێ زۆر پرسیارێکی جوانە پڕواتایە وەکو لە پێشە باسم کە دایکان لەبەر ئەوەی کە ڕۆڵیان زۆرە بیری خۆیان ئەچێتەوە زۆر جار بۆیە ئەڵە دایک قوربانیە بۆیە من لێرەوە بە دایکەکان ئەڵێم کۆتا پەیامم ئەڵێم دایکەکان وریا بن ئێوە خوێن ئێمە خوێ بەکارهێنین بۆ هەموو شتێک ئەگەر خوێکە خۆی خراپ بێ گرنگی پێنەدرێ لە شوێنێکی پاکادانەندرێ ئەو کاتە بەتەمەین خوێ چی بکات لە شتەکانی تر دایکەکان خۆیان مادام خوێن بۆ هەموو شتێ باشن بۆ هەموو شتێ چاکن بۆ هەموو شتێ دەرمانن فریاد ڕاستن ئەبێ ئاگایان لە خۆیان بێت ئەبێ کاتێک دابنێن بۆ خۆیان ئێستا من پرۆژەیەکم هەیە فێرکردنی مەحلومی ژنەکان کەیەن ئەڵێن مامۆستا تخوا ئەو کاتە فریا ناکەوین ئەو کاتە ئەڵێم لە هەفتەیەکە 6 سەعات بە خۆتان ڕەوا نابێنن دانێن بە خۆتان لەبەرەوە ئەبێ ڕۆژانە دایک بە لانی کەم سەعاتێک دانێ بۆ خۆی لانی کەمەکەی ڕۆژانە سەعاتێک دانێ هەر هیچ نەکات هەر بۆ خۆی پاڵکەوێت ڕاضە بکات باشە جگە لەوەی کە گوێی بە تەلەفۆنەوەی جگە لەوەی کە خەریکی ماڵەکەیەتی جگە لەوەی کە خەمخۆری ئەکا بۆ ئەم خەریکی خۆی بێت ئیتر لە هەر ڕوویەکەوە بێ ئیحتیمام بە خۆی بدا بە تایبەتی وەرزش چونکە وەرزش وا ئەکا لە دایکەکان کە ئیبداعیان بۆ بێ کە فکریان بۆ بێ کە هەمەکانیان بڕاوێتەوە کە لایەنی دەرونیان ئارام بێ تا بتوانن پەروەردەیەکی جوان و دروست پێشکەش بە کۆمەڵگەکەیان بکەن یخوا بەخێر مامۆستا گیان مامۆستا ڕووناک معروف و ڕاهێنەر و ڕێنمایی کاری خێزانی دووبارە بەخێر بێ. سپاس.